بینەرانی هێژە ئەم کاتتان باش تۆر و گفتگۆی ئەمڕۆی بەرنامەی دێژە دیارە چین خاڵ ئاڕدۆخەرێمی کوردستان و دوایین گۆڕانکاریەکان لە خۆی دەگرێت ئەویش لە ڕووی مافی مرۆڤ و ژیان و گوزەرانی خەڵک مەکەلەی بێکاری بێنووسەی ناڕەزایەتەکان و بەرگشتی ئەو بارودۆخی کە لە ئێستادا لە هەرێمی کوردستان دەگوزارێت مەکەلەی کەمپی مەخمۆزبینی وەرتێەوە چەند ڕۆژی ڕابردوو بە هەمان شێوە کە بەسەر یادی کۆمەڵکوژی هەولێر تێداپەڕی بۆ ئەم گفتوگۆ لەسەر ئەم تۆرانە و چەندین تۆری تر 2 میلیۆنی بەڕێز لەگەڵمان لە ستۆدیۆ بەشدارن ئەوانیش بەڕێزان قادر نەدەر چالاکی گواری ماسندۆ حەسەن جوودی نووسەر لەگەڵمان لەم بەرنامەیە بەشدارن بەخێربن هەردوو میلیۆنی بەڕێز بۆ بەشداری لە بەرنامەکەماندا سپاس ئەگەر سەرەتا بە لە بەڕێز قادر نەدرەوە دەست پێ بکەم بەڕێز قادر دیارە وەکو بەڕێزش داگاداری کە چەند ڕۆژ لەمەوبەر یادی کۆمەڵکوژی 64 لە ڕۆژنامە نووس و هونەرمەندیەکە مندامان کە لە ساڵی 1970ەوە لە شاری هەولێر بێسەری خوێن کرا و تاکۆێستا چارەنووسیان نادیارە ئەگەر بکرێ بە کورسی هەرێکە لەوە وتێک یاخود شتێکتان هەبێت لەو یادەدا بێڵن فەرموو. زۆر سپاس سەرەتا ڕێز نوازش بۆ شەهیدان بە تایبەتی شەهیدانی کە کۆمەڵکوژی 16 مای گوڵانیان بەداخۆمە و کات لە هەولێر بووین ڕۆژ یەکێک لە ڕۆژە هەرە ناخۆشەکان و دەتوانم بڵێم مەگەر سیوێکی ئاب لەو ڕۆژە ناخۆش و ئەوانە بێتن لەبەر ئەوەی هەمومان ئاگامان دەنج تەقە لە پڕێکات دوای ئەوە لە شار ئەو کات وەکو ئێستا نەبوو کامیرە موبایل و ئامێری پێگەیاندن وەکو ئێستا بێتن زانیاریەکان بێ ئیتر لە گوتە گوتەوە باز دەکرێت ئەو خەڵکانێک کە دەهاتە ناو شار ڕۆژی باشتر یعنی باز لەوە دەکرێت چۆن دیلەکان لە ناو نەخۆشخانە هێنراوتە دەرەو لە باران کراون چۆن بە کۆمەڵکوژ کراون چۆن هەمیان ئەوانەی بەدیلیش ژیران دوای ئەو لە باران کران چۆن لە نەخۆشخانەی جمهوری ڕزگاری دەریاهێناون من هەر لێرە یەک چیرۆک دەژێڕمەوە بۆ ئەوەی ئەوە نەبێتن وەکو گوتم یعنی ڕۆژێک بوو بەڕاستی ئینسان نەفرەتی لە هەموو شتێک دەکرد کە لەبەر چاوت کۆمەڵە کەسی تێکۆشەر من بۆ خۆم دوکانێک بچکۆڵانەم هەبوو چەند ڕۆژێک پێشتر دوسێ لەو گەری لایەنە هاتنەکەنە من وێنەکانیم لەبەر چاوە یعنی یەک خەڵکی قارز بوو یەک خەڵکی ئەردەهام بوو یەک خەڵکی مێردین بوو یعنی هەر ئەو کات هەستم پێکرد ئەوە جوانیەکە لەوێن دەڕادێت لە ناو هەولێر خەبات دەکرد ئەمە جوانیەکە دوای ئەوانە هەموو شەهید بوو تاعن هەموو بریندار بوو من یەک چیرۆک دەژێڕمەوە زۆر ئەوەیە کادیرێکی کۆنی یەکێک لەو حزبە سیاسیانە بوو دوای لەگە من هاوڕێ بوو دوای ئەو بووە پارتی و لە ئاسایش داوامی دەکرد یعنی ڕۆژە کاتە دوکانەکەم باز لەوەمان کرد یەکێک لە هاوڕێکانی هەردوو لامان لە ناو کۆمەڵکوژیە بوو وتی قادر ڕۆژێک ئێمەیان برد هەموو تەرمەکانیان دەرهێن لە بەرامبەر پەرلەمان بوو دیار کات باسی کرد کە دوای ئەوەی تەرمەکان دەرهات وتی لە بۆ میت تەمەشا پێکرا گوتی دوای ئەوە ناشتیان پێی تەواو نەکرا یعنی جغارەی لێدا ڕۆی گوتی گەلە ناخۆش لە کاتێکدا کادیری ئاسایشی پارتیش بوو یعنی ڕۆژێک ئەو کۆمەڵکوژیە درێژە ئەو کۆمەڵکوژیانەی پێشووترە وەکو لە پشتاشان کرا لە شاخ لە شەڕە ناوخۆیەکان کرا لە کۆمەڵکوژی هەکاری کرا لە کۆمەڵکوژی ڕانیە کرا کە لە هەفت دیسان 50 چەکداری پارتی ئەوە بوون لە کۆمەڵکوژی سوورتیەکان کرا درێژەی ئڕهابی پارتی وێچێتی کە بەشێک لە سیفەتیان بوو هەر لە شاخەوە لە بۆ شارکە تیرۆر کۆمەڵکوژی دووسیمە هەر ڕئیسیان بووە بەڵێ فرمۆ بەڕێز دەگەشتێکتە دەباسی بکە ئەم بارودۆخە یاخود هەتاکەی خەڵک لە هەرێمی کوردستان چاوەڕوانی ئەو جۆرە کارە ساتانە بێ ئایا پێت وایە ئەمە هەر دەبێ بەردەوامی دەبێ یاخود هەتاکەی بۆ شێوەیە بێت سلااوڕێز بۆ ئێوە بۆ بینەران ئەلبەتە 16 گوڵان ڕۆژێکی زۆر تراژیدیە بۆ تەواوی مێژووی کوردستان لە کەیەکی ڕەشیشە بە نێوچەوانی خاینان و داگیرکەرانی کوردستان ئەلبەتەوەیش لە 16 گوڵان ڕوویدا پیلانگێڕیەک بوو بە دوو ئامانج ئەنجامدرا
ئامانچی یەکەمەوە بوو کە بزوتنەوەی ئازادیخوازی کوردستان بە هەموو شێوەیەک دەفرتنا بکرێت لە ناو ببردرێ لە ڕێک و ڕیشەوە کۆتایی پێ بهێنرێ. ئامانجی دووەمیشەوە بوو کە خەڵکی باشووری کوردستان چاوترسێن بکرێن و بتۆقێنرێن و ئیتر هیچ بزوتنەوەیەک لە باشووری کوردستان سەر هەڵ نەدات، هیچ بزوتنەوەیەکی ئازادی و دیموکراتی لە باشووری کوردستان سەر هەڵ نەدات. واتە هەم بۆ ئەوەی کە باشووری کوردستان خەڵکی سەرکوت بکرێ، هەمیش بزوتنەوەی ئازادیخوازی کوردستان کۆتایی پێ بهێنرێ. ئەڵبەتە ئەم دوو ئامانجە بوو، هەرچەندە ئەو کۆمەڵکوژیەکی گەورە بوو، زیاد لە 80 کەس لە ڕۆژنامەوان و نووسەر و ڕۆشنبیر و چالاکوانی مەدەنی و چالاکوانی سیاسی و گەریلای بریندار و ئەمانە بوونیانی خەڵکانێک بوون کە هەر لە هەموو حاڵەتەکاندا کەسیان چەک بەدەست نەبوون بڵێن هێزێکی عسکەری بێت و بڵێن لە سەنگەرێکی عسکەریە لە سەنگەرێکی گەینە شەڕ بکرێت لە ئەنجامی شەڕ ئەمشتە ڕوویداوێ بەکو لە ئەنجامی هێرش و پەلامارێکدا بوو بۆ سەر کۆمەڵێک بارەگا لە ناو شارە لە ناو شارەکانە ئەنجام درا. ئەمە تاوەکو ئێستا هەڵبەتە تا مێژوو هەبێت تا ئەمگام میلەتە هەبێ ئەم کۆمەڵکوژیە هەمیشە باز دەکرێت، هەمیشە دەبێت پێویستە لێ کۆڕینەوە و لێتۆشینەوەی لەسەر بکرێت. پیلانگەڕێک بۆ پیلانگەڕیە تاوان سەرڕێ ئەو کۆمەڵکوژیە گەورەست، بەڵام سەری نەگرت. گەلی کورد لە باشووری کوردستاندا ئێستاش لە دۆخی هەرە ناڕازیبوونی خۆیدایە و ئازادیخوازی گەلی کوردستانیش لە دۆخی هەرە بەهێزبوونی خۆیدایە. هەڵبەتە وەکو کاقادش باسی کرد، هەم پێش ئەم کۆمەڵکوژی و هەم دوای ئەم کۆمەڵکوژیە گەلێک کۆمەڵکوژی دیکە ئەنجام درا. یعنی ئەوەی کە پێ دەگوترێت دەسەڵاتی کوردی بە زنجیرەیەک تیرۆر بە زنجیرەیەک کۆمەڵکوژی تا ئێستا ماوەتەوە، تاوەکو ئێستا لەسەر پیان ڕاوەستاوە. پێم وایە لە مێژووی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لە فترەیەکی ئاوا کەمدا هیچ دەسەڵاتێک بەقەدەم دەسەڵاتە کۆمەڵکوژی و تیرۆری ئەنجام نەداوە. بێگومان مرۆڤ دەتوانێت ئەوە بڵێ کە تاوەکو ئێستاش ینی ئینەکانیان بێسەر و شوێنە، ینی شوێنەکانیان جێگەکانیان کێ ئەمەی کردووە، لە شوێنێ ژراون چۆن کراوە. تاوەکو ئێستا ڕوودەکارەکانی نییە، تاوەکو ئێستا بۆ ڕایگەشتی ڕانەگەێنرەوە، هەرچەندە پێشتر دەسەڵات ئەمەی ڕاگەاندووە کە کەسیان نەماون، بەڵام هێشتا ئەو گومانەنە هەیە کە هەندێکیان هەر لە زیندانە شاراوەکاندا مابن. ئەم تاوەکو ئێستا ئەم ئەگەرش لە بەردەستدایە. ئەوەی کە هینە مرۆڤ بیڵێ ئەوەیە کە دەسەڵات هەوڵیدا کە لە ڕێگەی ئەم کۆمەڵکوژیانەوە خۆی لەسەر پێ ڕابگرێت، بەڵام ئەمڕۆ لە دۆخی هەرە ڕیسوابوونی خۆیدایە. لەو دەتوانێت ئەمە بڵێدا لە سەبارەت بەمنا سەری ڕێز و نەوازش بۆ هەموو شەهیدانی کۆمەڵکوژی هەولێر و تەواوی شەهیدانی ڕێگەی ئازادی دادەنێنم. بەڕێز قادر بگەڕێم و بەلای بەڕێزر دیارە بەڕێز حەسەن باسی لەوە کرد کە زیاتر ئامانج لە سەرکوتکردن و ترساندنی خەڵک بۆ ئەوەی بگوتنەوەیەکی ڕاستەقینە سەر هەڵنەدات لە هەرێمی کوردستانە. و خۆش دەزانی لەگەڵەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستان خەڵک بە بارودۆخ و ژیانی گوزەرانێکی زۆر خراپدا تێدەپەڕە، بەڵام لەگەڵەوەشدا هەموو جۆرە سەرکوت و زۆم و زۆریانە نەیتوانیوە کە خەڵک کاتەوە یاخود بێدەنگی بکە. هەروەکو خۆت دەیبینی لە چەند ڕۆژی ڕابردوودا لە شاری دەهۆک بۆ یەکەم جار کە بە شێوەیە خۆپیشاندانێکی لەو جۆرە کرا. ئەمە پێت وایە تا چه حەدێک دەگاتەوەی کە بڵێ خەڵکی هەرێمی کوردستان پڕ بوو لە هەموو ئەو ناعەدالەتی و زوڵم و زۆرانەی کە دەکرێت لە خەڵک؟ لە نۆتیەکەوە گەسەی بکەین ئەو دەسەڵاتە یعنی سڵی نەکردیتەوە لە برسیکردن، لە بێ کەرامەتکردن، لە ژەهر پێدانی، لە خۆراک و داو دەرمان، لە تیرۆر، لە کۆمەڵکوژی، لە دەستێکەڵکردن لەگە داگیرکەر، لە فەسادکردنی کۆمەڵایەتی خەڵکی کوردستان. یعنی ئەو دەسەڵاتە هیچ ئەوەی نەناوتەنان لەسەر بینەوە 6 مانگە موچەی خەڵک دابێت نەکراوە کە لە هیچ سیستەمێکی جیهان نییە. لە هەموو دەوڵەتان بگەڕی حکوومەتی هەرێم تاکە حکوومەتە کە موچەی 6 مانگی ساڵەشی نەداوە، ینی نیویسا، ینی بۆ ئەگەر وا بێتە دوێ ساڵی موچە. بۆیە ئەمە شتێکی زۆر شازە ئەو حکوومەتە و بەڕازی تووڕێی خەڵک لەو پەڕیدایە، بەڵام تاکە
ئەوەی کە نەبوویتە هۆی ئەوەی ئەو ڕاپەڕینە جەماوەریە ئەوە بێت یەکەم هیچ هێزش سیاسی تا ئێستا بەداخۆ لە گۆڕەپانەکە نییە ڕێبەرایەتی ئەو ناڕزایەتیانە بکاتن ئەوە هۆکاری سەرنجی ئەگەنا کەرەسەی ڕاپەڕین کەرەسەی تووڕەیی خەڵک لە قوڵایی دەسەڵات خۆی هەیە ئێمە دەبینین یەک کەس نابینی ئێستا کە لە شەقامی داکۆچیرە و دەسەڵاتە بکە بە پێچەوانەوە هەموو ڕسوای دەکە کە گەیشتە ئاستەی نەجی بەخان تۆ دێ خەڵک دێ مەت و سەنای سەدامێکی باشی دەکا بە شانواڵی دەسەڵاتێکدا هەڵدەڵێ کە ئەنفالی چیمیایی کە دێ بە داخی ئەوانە نەک لە داخی ئەوانە لەوەی کە ئەزمموی مەسلەی خزمەت گوزاری ئەو دەسەڵاتە لە چاو دەسەڵاتە داژیکەرەکان یەکجار خەتەرناکترە لەوە بۆیە خەڵک بەیاتە شەهادە بە سەدامەشی خوێن ڕێژ فاشی دێنێ لە بەرامبەر ئەوانە کە شتێکی باش نییەنی بڵێ مەت و سەنای سەدام بکرێت لە ئەوەی وانە بەڵام یعنی خەڵک تەمەنای گەڕانەوەی بەعز بکات خەڵک تەمەنای گەڕانەوەی هەموو دەسەڵات ئەو دەسەڵاتی عێراق بکاتن لە کاتێکدا کورد 80 ساڵ خەباتی بۆ مەسەلەیەکی نیشتیمانی حکوومەتێکی کوردی کردیە کەچی ئێستا خەڵک ڕقی لە ئاڵا دەبێتەوە ڕقی لە کوردستان دەبێتەوە ڕقی لە عێراقی دەبێتەوە کێشەکە ئەوە کاتیە بەڵام یعنی ئەو دەسەڵاتە بە ئاشکرا بە ڕۆژی ڕوونا بە ملیارها دۆلاری ئەو خەڵکەی نەجارێک نەدووە دەدرێت یعنی ئەوە گەندەڵی نییە ئەوە چەتەگەرایەتی سیاسەی پارتیویچێت دەکەم بە تایبەتی کە لەو ماوەی ڕابردووی سەردەبین پارتی باڵەجا ئەوە چەتەگەرایەتیە هیچ گەندەڵی نییە گەندەڵی لە ئەوروپایە ئەوەی ئێستا لە باشوور لەگەڵ چەتەگەرایەتیە و بە ڕۆژی ڕووناک ملیارها دۆلاری ئەو خەڵکە دەزم بێگومە هەر دەتەختەوە زوو درەنگ کرد دەتەختەوە یعنی قابلە کوردستان لە معادلەی سیاسی بە دەربی لە قۆناغی مێژووی جیاواز بیرە هەموو گەلاندا بەڵێ بەڵێ بەڕێز حەسەن جارە بەڕێزت بۆ پێیکەلا کوردستان زیاتر ئاگاداری بارودۆخەکەی پێت وایە لەم بارودۆخی کە ئێستا لە هەرێمی کوردستانە دەگەڕێ هاوکات ینی ئەوانەی کە لە کەمپی مەخموران بێگومان جگە لە برسێتی لە هەژاری و جگە لەوەی کە کێشەی تەندروستیان هەیە هاوکات لە ڕووی ئەمنیشەوە زۆر ژیانیان دەکرێتە مەترسیەوە وەکو بەڕێزت ئاگاداربی لە بارودۆخیان لە ئێستادا چۆنە ڕاستی نزیک بە دەمانگ زیاترە ئابلۆقەیەکی ئابووری و سیاسی و ئەمنی لە سوەردەوری واگەی پەنابەرانی مەخمور یان بڵێن شەید ڕۆستەم جوودی ینی هینە ئابلۆقەیەکی بەم شێوە هەیە ئابلۆقەیەکی سەرتاپاگیرە نزیک بە 16,000 کەس لەم کامپا ئاژین هەڵبەتە گوایە لە ینی لە ژێر چاودێری نەتەوە یەکگرتووەکانە بەڵام بەداخەوە نەتەوە یەکگرتووەکانیش لەبەرەوەی ئەوانەی کە لەم ئەو مۆزەفانەی کە لێرەن دەستیان تێکەڵ کردووە لەگەڵ دەسەڵات بۆ دەسەڵات کارەکەن هیچ پەیوەندیان بە نەتەوە یەکگرتووەکان نەماوە ینی چۆن دەبێت کامپێکی کە لە ژێر چاودێری نەتەوە یەکگرتووەکان دەستگایەکی نێودەوڵەتی جیهانی بێ هەموو دەوڵەتانی دنیا تیا بەشدار بێ بەڵام ئابلۆقەی لەسەردا بندرێ و نێڵن خەڵکە نێڵێ کار بکەن نەتوانن بشن بۆ خەستەخانە نەتوانن ئیش و کاری خۆیان بڕێ بە نەتوان لە کامپەکە بێنە دەرەوە نەتوانن مەسەرەن ژنی دووجیان نەتوانێت بچێت بۆ خەستەخانە بۆ مناڵەکەی ینی ئەمە لە چ دۆخێکی دنیا هەیە لە کوێی دنیا ئەگەر UN ئەمەیە UN بۆ چییە نەتەوە یەکگرتووەکان بۆ چییە نەتەوە یەکگرتووەکان دەبووە ئەمەی قبول نەکردووە ئەم کامپە بە فەرمی لەژێر چاودێری نەتەوە یەکگرتووەکاندا نەتەوە یەکگرتووەکان بۆچی محاسبەی مۆزەفەکانی خۆی و چاودێرەکانی خۆی ناکات لە عێراق هەمویان کردراون هەمویان بوونەتە پیاوی دەسەڵات بە پارەیەکی زۆریان پێداون ئەم کامپە بە پارە ئێستا ینی وەکو مقاولات لەمانە کردراوە بەم شێوەیە لەژێر ئابلۆقەی ئابووری و سیاسی و ئەمنیدا و نەک لەوەش خەتەرتر ئێستا لە دەوروبەری کامپی مەخمور جموجۆڵی چەتەکانی داعش تادێ زیاد دەکات ئەم چەتانی داعش خۆ لە ئاسمانەوە نەهاتون لەکوێ هاتوونەتە ئەو شوێن ئەگەر لەم لاوە لە سنووری لەو ناوچەیە حکوومەتی عێراقەیە دەسەڵات پارتی هەیە ئەم چەتانە لەکوێ هاتوونەتە چێ قەرەت لەکوێ هاتوونەتە دوورگەزراو لەکوێ هاتوونەتە
دەوروبەری دیبەگە و ئەو شوێنانەکەواتە یعنی چۆن 16,000 کەس لەژێر هەڕەشەی کۆمەڵکوژیدایە لەژێر هەڕەشەی ژینۆسایددایە ئەمە دەبێت هەر کەس بیزانێ یوئێنیش باش بزانێ ئەم ئابلۆقەیە بە دەرەجە یەک یوئێن تیا بەرپرسیارم ئەگەر یوئێن ئەم ئابلۆقەیە نەشکێنێ ئەو کاتە هەر شتێک لەسەر ئەم کامپە ڕوو بدات ئەو یوئێن لە بەرامبەر ئەمە باش بەرپرسیارە چونکو ئەگەری زۆرە ینی ئەو هەموو جمجۆڵەی داعش بە هەوەنتە نییە هەروە بۆ ئەین نییە بەڵکو بۆ کۆمەڵکوژکردنی ئەم خەڵکەیە ئەمە پیلانێکە بەڕێوە ئەچێ تورکیا دای ڕشتووە ئەم ئابلۆقەیەش هاوکاری ئەم پیلانە ئاکە زمینە بۆ ئەم پیلانە خۆشەکات و داعشش ئەنجامی دەدات لەبەرەوە دەکە زۆر ڕوون و زۆر وازەحە ئەم خەڵکە ئێستا تەنیا هەر ئابلۆقەی ئابووری و سیاسی و ئەمنیان لەسەریە بەڵکو تەواوی ژیانیان لەژێر مەترسێکی گەورەدایە لەژێر هەڕەشەیەکی گەورەدایە هەر ئامستاتێک لە هەر دۆینێکدا ئەگەری ئەوەی هەیە کە تەواویان کۆمەڵکوژ بکرێن لەبەرەوە یعنی ئەوەی کە بەسەر شنگال هات بەسەر خەڵکی مەخموریشدا بێت یعنی زۆر خراپتریش بەسەردا بێت بەرەوەی شوێنی مەخمورەوە ئەزانە شوێنێکە تەنیا چای قەرەچووقی لێ نزیکە چای قەرەچووقیش ئێستا جمجۆڵی داعشی تایە دەوروبەری جمجۆڵی داعشی تایە لە گوندەکانی دەوروبەریدا بەم شێوەیە لەبەرەوە دۆخێکی هەڕەشەیە ئەگەر یوئێن بەم شێوەیە دەیەوێت ئەو کەمپە بفرۆشێ ئەوە دەبێت ڕایگەشتی جیهانی و وڵاتان و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ئاگاداری ئەم دۆخە بن ینی هەر بەناو لەژێر چاودێری نەتەوە یەکگرتووەکاندا ئەگەرنا لە هەموو ژیانە لەژێر هەڕەشەدا هەر ئامستاتێک ئەگەری کۆمەڵکوژی هەیە بەڵێ بەڕێز قادر دیارە بەڕێزت بەردەوام وەکۆی من کە ئاگادارە بنێرە لە وڵاتی سوێد چالاکی زۆرە جۆرتانەیە و هاوکات چاودێریتان بەسەر بارودۆخی هەرێمی کوردستان لە ڕووی مافی مرۆڤەوە هەیە ئەو قسانێک کە بەڕێز حەسەن کردی دیارە لە بواری ڕۆڵی یوئێن و لاوازی ڕۆڵی کارمەندانیان لەوێ یاخود ئەو مەترسیانەی کە لەسەر ژیانیان هەیە ئێوە تا چەند ئاگادارن وەکو بەتایبەت ئەو گروپی کە هەتانە گروپی هەفتەی شوبات پەیوەندیتان لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و بەتایبەتی ڕێکخراوەکانی کە پەیوەستن بە مافەکانی مرۆڤەوە تایبەتمەندن و بوارەدا ئایا ئێوە لەو بارودۆخە ئاگادارن یاخود توانیتانە و ڕێکخراوە نێودەوڵەتیانە ئاگادارکەنەوە لەو جۆرە پێشێلکاری و کەم تەرخەمیانیە کە پەیوەندی بە ژیان و گوزەرانی خەڵکی دانیشتووی کەمپی مەخمورە؟ ئێمە بۆ دەمێکە مەسەلا هەر کەمپی مەخمور نییە کەمپی مەخمور بە حکمی قەبارەی گەورەیەکەی و زۆرەکەی ئەگەنا خودی دەسەڵاتی پارتی وە کابینەی مەسرور زیاتر لەگەڵ قوباد و گۆڕان دەتوانین هەر ڕێچکەوان ئەگەر کارتۆنیش بن بەشدارن لەو تاوانە ئەوانە ئەگەسەیەکی سلسلەیەک ئەو کابینەیەکی دەستگای ئەمنی ئەرهابیە یعنی کەمپی مەخمورە کەیسی ئیدریس سەلیم مەخموریە کە ساڵێکە بۆ بنم ساڵێکە نەدراوەتە دادگای لەکوێ بووە یعنی ڕاستە فەردێکە لە چاو 16,000 بەراورد ناکرێت بەڵام تۆ لێرە سیستەمەکە دەبینی وەکو ئاوێنەکەوە سیستەمێکە نەفرێک بە هیچ هۆکارێک ساڵێکە لە زیندانە بەبێ ئەوی بیداتە دادگا وا بۆ ساڵێک تۆ دەبینی هێمن مامەندێک دەگیرێ لە خوت خۆڕایی لە کاتێکدا 6 ملیارد ئیرۆ دیار نامێنێت لە کاتێکدا ملیارێک ئیرۆ لە لوبنان دیار نامێنێت کەسی دێ گرگر ئیدریس سەلیم دەگرن هێمن مامەند دەگرن پەرلەمان هیچ دانیشتنی لەسەر هەموو ڕۆژان نییە دێ لەسەر سۆران مەر پارێزبەندی تاکە دانیشتنی کردەوە چەند مانگە تۆ لە کۆی یان ئەرهاب لە بەرامبەر خۆپیشاندەرانی بادینی دەکرێت بادینان دەکرێت لەوەش گاڵتەجارتر گەورەترین سەرۆکی دەستگای ئیداری ئەو شارە دێ دەرێ کۆمەڵێک حزب لە پشت ئەو شتە وەک ئەوەی تاوان بێ وەک ئەوەی ئەو هێزانە هێزێکی خائین بن و دەستیان لە بۆ چیرۆر وەکو پارتی بکرێ ئەوە مافێکڕای هەموو حزبێکە من تەمەنا دەکەم ئەلێرەوە ڕای دەگەێنم ئەگە فەرهاد ئەتروشی ئەو جورئەتەی هەیە ئەو قسانێ سەر تەلەڤیزیۆنی ڕوودا و لە پەرلەمانی سوید دەیکە ئەمە دەهێنمە پەرلەمانی سوید بابێ
بە ئەو گاڵتەجاری پارتی دیموکراتی کوردستان بە پەرلەمانی سوید بڵێن کاکە ئەوانە 6 مانگ موچیان نەدای خەڵک بەهێنانە دەی خۆ پیشاندان دەکات دەرێ بە تۆمەت حساب دەکات توندوتیژی ئەوان بەکاریانینە بە خەڵک دەرێ ینی قسەکەی من لێرەدا ئەوەیە ئەو دەسەڵاتە دەستگایەکی ئەمنی لەبەرەوەی سەرۆکی حکوومەت دەگا هەڵقوڵاوی ناو دەستگایەکی ئەمنیە ئەمە بۆیە کە دەستگایەک ئەمنی بێت کە سەرۆک حکوومەتێک بە ئێرهاب و کوشتن ئات بێتە دەسەڵات پەنا بۆ وەسیلەی دیموکراتینەوە سیستەمێکی وا دیکتاتۆری بێگومان هەموو شتەکان هەر بەو ئاراستەیە دەڕواوە پێ دەچێت لاسایی محەممەد بن سلمان بکرێتەوە ئەوەندەی ئەوەی سعودیات ئەوە نەک لە هەنگاو بنێ بەڕێو ئاستەچی ئەوەی تر خاڵشکە من بڵێن ئێمە لە بۆ هەموو کەیسانی مابین پەیوەندی بە ڕێکخراوەی دەوڵەتیەکان دەکەین ئاگاداریان دەکەینەوە بەڵام بە ڕاشکاوی بڵێن یعنی چ لە ڕۆشنبیر چ لە ڕەوەندی کوردی چ لە هێزە سیاسەکانی ئەنی لە ئاز ئەو تاوانانە نین هەموو ئەو ئەرکە لە بۆ گروپێک لە بۆ چەند کەسێک بەجی دەهێڵدرێت لە کاتێکدا ئێمە ئەزمونمان لەگە پارتی دیموکراتیەکی هەیە یعنی ئەوانە تا ڕێکخراوی جیهانی تا ناوەندی جیهانی تا خۆپیشاندانی جەماوەری تا حدث ڕووداو لە ئەوروپا دروست نەکەی تا تەنجیان پێ هەڵنەچنی تا ڕسویان نەکەی ئەوانە بەردەوام دەبنجیان لە ڕێکخرا بە زمانی کوردی نییە بۆیە کێشەکە بەشەکی لە ئێرهابی دەسەڵاتە بەشرەخنە لە خۆمان بەردەبی بگرێت کۆد و ململانەی 29 ساڵەی ڕابردوو لەگە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە هەڵەین دەبێت کۆدی خەباتمان بگۆڕن ئەگەنە هەر دەبێت حکایەتی مێژ بژێڕینەوە ئەو دەسەڵاتە وایە ئێمە پێویستمان بە گۆڕینی میکانیزمی ململانەیە لەگەڵیان بەتایبەتی ڕسویان بکەین لە ناوەندە جیهانیەکان ئەوەش بە گروپێک و بە چەند کەسێک و ناکرێ ئەبێ قورسایی خەبات بخێتە سەر ئەوە دوو لە ئەوروپا زۆر ڕادیکاڵانە بە دوایاندا بکەوین سکاڵیان لەسەر تۆمار بکەین کە بەداخەوە کەس لەگەڵمان نیە یعنی من ئازارێکە دەردەبڕم ئەوە 20 ساڵ ئێمە لەو ئەوروپای دەڕێن یەک هێز نایەتن چەندین حزب یەکێتیە گۆڕانە ئاپوچەکانن خەڵکی خۆیان دەگیرێتن نایان لەگەڵمان ینی زۆر جێگای گلەیی نەگلەیی یعنی ئەوان باگلەی لە پارتی نەکەن بابێن گلەیی لە خۆیان بکەن لە ئەوروپا چی دەکەن یعنی ئێمە لەوە ئیدریس سەلیم چوون لە بۆ کادری گۆڕان دەچین سەجادا لە بۆ کادری یەکێتی خۆ چالاکی دەکەین کەچی حزبەکانی خۆیان نانێن ئەوە جێگای ڕەخنەیە بۆیە ئەو هێزانە ئەگەر بێنە پێشت من دڵنیا دەکەم پارتی ئەو هێزە جورئەتەی نییە و هەلا ئەزەتی خەڵکی سڤیلی مەخمور بدا ئیدریس سەلیمێک شتێ خۆشەر کە بەقەدەر هەموو ماڵی مەلا مستەفای خەباتی کردە بەس خێزانی بی ئەوە بخاتە زیندان بە ساڵ ئەوەی بکاتن هەموو دۆستیانی پەنامە بۆ مافی مرۆڤ بردێ ڕێکخراوی جیهانیمان توانی بخینەسەر پارتی پاشەکشەی کردیا هەموو ئەوانەی کە ڕێکخراوی جیهانی پەنجی پێنەچنوێر ماوە بۆیە چێشەکە دوو بەڕەوە نەزمەناوە خاڵێکی ئەوەیە کە ئەو دەسەڵاتە دەبێ دەسەڵاتێکی ڕابە بەڵام کۆدی ئێمە ئیشکردنمان هەڵەیە لەگەری دەبێت ڕادیکاڵانە تر بین دەبێت جەریتر بین دەبێت استراتیژیشکە لەگەڵ ئەو دەسەڵاتەدا بدرێت ئەو ئۆپۆزیسیۆن هەیە شەرمنانە ڕەخنە دەگرێت شەرمنانە هەنگاو دەنێن بە گشتی یانەوە یەک حزب و دوو حزب نییە من دوایین قسەم هەرەوە برێم یەک نەزی بەغانەسە خۆپیشاندانی دهۆک شانازی ئەگەر یەکگرتو ئەگە پەکەکە ئەگەر یەکێتی لە پشتبی نازانم لۆ جورئەت ناکەم بڵێ ئێمە لە پشت ئەو حەدەسەینە یعنی شەرمەگە لە چێدایە بڵێ ئەمە لە پشت بڕیم خۆپیشاندانەیە پارتی هەموو کات وایە لەگە بکەونە حاڵەتی سەدقاتی پاشەکشە یعنی شتێکی زۆر ڕەوایە مافێکیوەیە ناوێرم بڵێ ئێمارێ وەڵا لە پشت ئەو خۆپیشاندانەیە بەڵێ زۆر باشە بەرز حەسەن دیارە بەرز قادر بەوردی باسی کرد مەسەلەی زۆر جار کە باس لە تاوانەکان یاخود لەو بارودۆخە یاخود لە نەعەدالەتیەکان لە زۆن و زۆریەکان دەکرێت زیاتر دەست بۆ یەکێتی پارتی ڕادێکێشێ وەکو دەسەڵات وە بە تایبەتیش پارتی چونکە ئێستا زۆربەی جمگە سەرەکیەکان لە ژێر دەستی پارتیەوە چ حکوومەتە و پەرلەمان و سەرۆکی هەرێمە ئایا وەکو خۆتان زۆر جار کە باستان کرد بە دەرەجەی یەک ناوی پارتی دیموکرات بێ پارتی دیموکرات دیارەگە هەر کارێک بکە بە ناوی پارتی دیموکراتەوە نێکردەوە بە ناوی حکوومەتەوە کردوێتی حکوومەتی چ لەو هێزانێک کە بەشدارن و چ لەو هێزانێک کە بەشدار نین لەم بارودۆخە جۆرێک لە بەرپرسیارەتی ئەخلاقی سیاسی
ئینسانیان دەکرێتە ئەفسۆ ئایا ڕۆڵی ئەو هێزانە چییە و ئەوانە تا چەند توانیویانە بەرەنگاری بکەن لەو جۆرە نائەدالەتیانە یاخود بچنە پای خەڵکەوە بۆ داکۆکردن لە داخوازی و مافەکانی خەڵک پێتوانیە بەشێک لەو بەرپرسیارەتێکە ئەگەر ئەو هێزانە بەشدار بن یاخود بەشدار نەبن بەشێکن لەو بارودۆخە یاخود بەردەوامیدان لەو سیستەمی حکومڕانیە لە ڕاستیدا شتێکی ناوی دەسەڵاتێکی لە باشووری کوردستاندا ئەو دەسەڵاتە هەموو ئەوانەی کە تێدا بەشدارن لەو دەسەڵاتە بەشدارن لە هەموو تاوانانێکە ئەم دەسەڵاتایکە بەرا لە هەموو ئەو زلم و زۆر و ستەمەی کە دەسەڵاتێکە ئەویان تێدا بەشدارن ینی تۆ بڵێ تەنیا یەکلایەنە نییە چکو ئەگەر ڕاستەکەن مەسەن ئێستا دەبێت ئەم لایەنانە بۆچی لە حکومە ناکشێنەوە بۆچی لە حکومە ناکشێنەوە ئەوانش هەرێک لەوانە بە گوێرەی توانینی خۆی بە گوێرەی دەستڕۆی خۆی بیرە نەوتیان هەیە غازە فرۆشن تاڵانیەکەن دزیەکەن جەردەییەکەن چەتەیی ئەەکەن هەمیان بەشدارن لەوە ئەگەر ڕاستەکەن ئەم حکومەتە هەرکەس لە من تۆ باشترە زانن ئەم حزبانە لە من تۆ باشترە زانم ئەم حکومەتە حکومەتی پارتیە دەسەڵاتی پارتیە تۆ بۆچی تێدا بەشدارێت لە کاتێکدا تۆ ئەزانی ئەم دەسەڵاتە بەم شێوەیە ماهیەتی بەم شێوەیە تایبەتمەندەکانی بەم شێوەیە بۆچی بەشداری ئەم حکومەتە بێ ئەگەر بۆ تاڵانی نەبێ بۆ شەریکە دزی نەبێ بۆ بەشداریکردن لەو تاوانە نەبێ بۆچی بەشدارێک ینی ئەم حزبانە بەشدارن لە هەموو ئەو تاوانانەی کە لەم 29 ساڵە لەم 30 ساڵەدا ئەنجام درراوە ینی کاتێکە شنگال کۆمەڵکوش کرا کێ وەزیری پێشمەرگە بوو کێ وەزیری پێشمەرگە بوو وەزیری پێشمەرگە لە گۆڕان بوو ئێستا کە 6 مانگە زیاتریش موچەی خەڵک نادرێت کێ وەزیری داراییە لە یەکێتیدایە کەواتە ئەم دەسەڵا ئەم هێزانە هەمیان بەشدارن ئەگەر ڕاستەکەن ئەگەر ئەوانە لە بەرەی گەلن بۆ خەڵک کارەکان فەرمون هەمووتان لەم حکومەتە بکشێنەوە ئەم حکومەتە بکشێنەوە ئەم حکومەتە بە مانگێک بەردەوام نابێت یەک مانگ بەردەوام نابێت ینی ئەوانە ینی هەم قاچێکیان لەناو دەسەڵاتە هەم قاچێکیان وایە لەناو گەلایە وان نییە ئەمانە هیچ کاتێکانی دەبێت ڕاستێکی بیزانین لە باشووری کوردستاندا دەسەڵاتێکی بەگشتی ئێمە هەمومان دەیبینین دەسەڵاتێکی شاراوەشەیە دەسەڵاتی ناو دەسەڵات هەیە دەسەڵاتێکی ناو شاراوە هەیە ئەم دەسەڵاتە کۆی جونگەکانی ئابووری و سیاسی و دیبلۆماسی و هەموو شتەکانیان بەدەستە ئەم دەسەڵاتە شاراوەیە لەناو هەموو حیزبەکانە بەشداریان تێدا هەیە یعنی ئەوانەی کە زۆر خۆیان بە پاکە زانن چەندین کەس لەناو ئەوانەدا بەشدارن لەم دەسەڵاتە ینی ئەوانەی کە بە شکل پێیان وایە ئۆپۆزیسیۆنن کۆمەڵێک بنەماڵن ئەم بنەماڵانە یەکێکی سیاسیان دروست کرد و پێیان ناویان لەناوە دەسەڵات ئەم کۆمەڵە بنەماڵەیە یەک بنەماڵە نییە ڕانەیە بنەماڵێک لە هەموو بنەماڵەکان زیاتر دەستڕۆی و ستەم و زۆرداری دەکەن بەڵام کۆمەڵێک بنەماڵەیە بنەماڵانە ئەمیان هاوشەریکن بازرگانی هاوبەشیان هەیە بە سیاسەینی تۆنەڵی سەرمایە گوزاری هاوبەشیان هەیە بەیەکەوە بەشدارن لە بەرامبەر یەکتر ینی تۆ سێرکە هەموو ڕۆژی فڕۆکەکانی تورکیا باشوور گۆردومانەکە بۆچی کەسیان قسە ناکەن ئەم تا ئێستا موچە نادرێ ئەم هەموو پارەیە ئەدەزرێ بە ملیاران بەردەوام ئەدەزرێ و تاڵانەکرێ ئەبردێتە دەرەوە بۆچی قسە ناکەن یعنی ئەوان چاوەڕێن ئەوەی کە ئەی بۆچی ئەوانە ناڕێنێ مە نوێنەری چینەوانە ئەوانە لە بنەڕەتدا بەشێکن لە دەسەڵات ئەم دەسەڵاتە هەمیان تیا بەشدارن هەمیان ئارێکی بە ئاستی خۆی تاوانبارن لەم دۆخەدا ینی تۆ بڵێ وڵات تەنیا یەکی وانە یعنی معقولە تۆ مەسەلەن تۆ بەشداری لە دەسەڵات موچە دێ لەناو خۆیانە دابەشیەکەن و نایدەن بە خەڵک دوادرن خەتە یەک بنەما نا ئەو هەموو بنەماڵانە بەشدارن ینی ئێستا مشکلێت چییە لە باشووری کوردستاندا ینی تۆ حەزکەی یەک بە یەکی حزبەکان ناوەکانیان بڵێ من پێتەڵێن فلان بنەماڵە لەسەر ئەم حزبە باڵادەستە لە گۆڕانتەوە لە یەکێتیتەوە لە سۆسیالیستەوە لە یەکگرتووتەوە لە کۆمەڵتەوە لە پارتیتەوە لە توزانم هەموو حزبانە هەرێکی بنەماڵەیەک دوو بنەماڵە تێدا باڵادەستە ینی حزبەکان حزب بنەماڵن یەک حزبی بنەماڵە نیە سیستەمی حزبایەتی حزبی بنەماڵەیە کۆمەڵە بنەماڵە تاڵانی و جێردەیەکە بەشدار
بەڵێ بەرز قادر ئەگەر بگەڕێمەوە بەلای بەڕێزت دیارە و بەڕێز حەسەن باسی کرد کۆمەڵێک برا بنەماڵن و بەرژەوەندی هاوبەشیان هەیە تیجارەت دەکەن و بۆیە زۆر جاری ئەگەر پاڵپشتیش یەکتریش نەکەن چاوپۆشی لە هەندێک شتی یەکتری دەکەن بەڵام لێرەدا خەڵک کە ژیان و گوزەرانی بەو شێوە نەهامەتیە لەژێر بارێکی سەختی هەژاری بێکاری ئەمنی تەندروستی تێدەپەڕێنێ بەرژەوەندی چییە لەوەی کە بەشدارە بەڕاستەوخۆ نەبێ ناڕاستەوخۆ بێ بۆ بەردەوامیدان بۆ سیستمی حکومڕانیە و زۆر جار کەسانی کە ئەو ڕخنەیە زۆر جار ئاراستەی کەسانی ڕووناکبیر و ڕۆشنبیرانیش دەکەن کە ئەوانش بە شێوەیەک لە شێوەکان ئەگەر ڕاستەوخۆش نەبێ بە ناڕاستەوخۆ قەڵەمەکانیان بۆ خەزمەتی ئەو بنەماڵانە یاخود بۆ درێژەدان بۆ سیستمە بەکاردەهێنن هەمومان دەزانێنی هەموو حزبێک لە ئەوروپا بە 4 ساڵ بۆ 8 ساڵ دەسەنجێت یعنی ئێمە ئەوە بووە حەوت کابینە و ینی 29 ساڵ هەموو کەسێک ئەگە یەک تۆز ویژدان و ئەخلاقی هەبێ ئەزانێ ئەو دەسەڵاتێک بە 29 ساڵ موچەی پێنەدرێ کارەبای پێنەدرێ بەنێ خزمەت گوزاریە هەرە سەرەتاییەکانی پێدابی کرێ ئەو دەسەڵاتە ئی هەندێ توور بدرێتن لە مێژوودا وەکو دەسەڵاتێکی ئەنتیکا یان کاری کاتی ئەوەیە بەڕاستی دروشمی ڕوخانی ئەو دەسەڵاتە بەرکرێتەوە یعنی ئێمە جەری نین ڕخنەگرەشی زۆر شەرمنانەی نەجی بەخان خەڵک ڕۆشنبیری کورد حزبی کوردی دەبێ بیر لە حکوومەتی منفا بکاتەوە ئەگەر لە کوردستانی سورعەت ناکرێت لە ئەوروپا ئێمە بیر لە پەرلەمان لە حکوومەتی منفا بکەینەوە پێویستە ئاستی ململانێمان بگۆڕین ئەو ئاستە شەرمنانی ترسنۆچەی کە هەیە ڕخنەگرتن بە گشتگیری ئەوە هەر حزبەکان نییە هەموو ڕۆشنبیرەکان 95 ئەو ڕۆشنبیرانش کە خۆیان پێ ڕخنەگیری ئەو دەسەڵاتەیە خەڵکان دەدەن خۆیان نایەن جددی نین لە ڕخنەگرتن پاساوەک دێرنەوە ینی کێشەکەیمە هەم لە حزب هەم لە ڕۆشنبیرانە و زایدن ئەو خەڵکەیمە بە ڕاشکاریش بڵێن زۆربەی بوویتە ئۆپۆزیسیۆنی فەیسبوک بوویتە ئۆپۆزیسیۆنی سۆسیال میدیا جورئەتی مەیداندونی نییە لە کوردستان و لە ئەوروپا نخبەیەکەیە چەک بە ڕادیکاڵانە کار دەکات دەبێ ئەو بەریەی بەهێز بکرێت و من پێم وایە دەبێت دروشمی ڕوخانی حکوومەتی هەرێم زۆر بەجەری ئانە بەرزکەینەوە حکوومەتێک دوای 29 ساڵ ئاو کارەبانێنێ لە هەمووی کارەساتێر ژەهر دەرخواردی خەڵکی کوردستاندا لە داو و دەرمان لە خۆراک کە لە تێڤەکانی پارتی ویچەتی بەخۆیان دەڵێ یعنی ملەتێک ژەهر بداتە نەتەوەکەی خۆی ئەو حکوومەتە ئی هەندێک نیە دروشمی ڕوخان بەرزکەینەوە باشە خۆمە دروشمی ڕوخانی بە ئەسمان بەرز کردەوە هەر هەمچی ئەوانە ئازاری خەڵکی کوردستانیدا بۆیە شەرمنایەتێکەیە ترسنۆچەک لە هەموماندا هەیە بە ئێمەش کە بە پێی ئاسی تاوانی ئەو دەسەڵاتە بەڕاستی ناینە مەیدان ئەو دەسەڵاتە ئی هەندەیە زۆر بەجەری ئانا لە هەموو ناوەندە جیهانیەکان خەڵک بیر لە ئەلتەرناتیڤ بکاتەوە بەلای کەم لە ئەوروپا حکوومەتی منفا و پەرلەمانی منفا و دروشمی ڕوخان بەرزکەینەوە ئەو هەموو شەرمن و ترسنۆژتیا چ ڕێگامە لەگەریان تاقی نەکەینەوە شێوە خەباتی جەماوەری مادەنیمان ئەوە نەکردەوە من لەگەڵەوە نیم شەڕی چەکداری دەست پێ بکرێت سووریایش کە دروست بکرێت بەس خۆ ناکرێت هەر بە زمانی گوڵ و بە ڕەخنە و بە میدیا ئەو دەسەڵاتە گەندەڵە و تاوانەدە مەسئول بارزانانی و لا و شێخ سەرجەنجیش دەڵێن ئەو دەسەڵاتە گەندەڵە گەندەڵی هەیە مافیا هەیە بەڵام ئێمە میکانیزمی ئیشکردن ناپێویستی بە گۆڕانکەرە من پێشنیار دەکەم ئەو حێزانە و ئەو خەڵکانی کە خۆیان پێ ڕادیکالە خۆیان پێخەمخۆریەوە بەلای کەم لە ئەوروپا دانیشتن بکەین کە ئێمە هەوڵ دەدەین بەڕاستیەکە کۆرۆنا نەبێ هەوڵماندا وەرە چ لەگە ئەو دەسەڵاتە بکەین کە تێناگا یعنی منطقە ئێمە نەجی بەغان من 30 ساڵە بیرم هەر یەک دەچیرە کەمپیم کە لۆ بەردانی دوایە کەشکە دوایە کەش دوای ئەو تاوانە ئێوە دەبێت بیر لە ڕیشەی گۆڕانکاری ئەو دەسەڵاتە بکەینەوە ناکرێ هەموو مانجە خەریکی کەمپین ڕۆژێک لۆ هێمنی ڕۆژێک لۆ سۆرانی ڕۆژێک لۆ ئیدریسی بەڵێ بەڵێ بەرز حەسەن وەکو بەڕێز قادر باس لەوە دەکا کە پێویستە ئەو حکوومەتە بڕوخێندرێ یاخود وەلا بندرێ بەڕای بەڕێزت بەدیل چییە؟ ئەو وەزعەت تاقیوا دەبێت یاخود چی بکرێت
چۆن بتواندرێ ئەلتەرناتیڤێک بۆ باشترکردنی بارودۆخ و ژیانی خەڵک لە هەرێ لەو بەشەی هەرێمی کوردستان بکردرێ یاخود هەنگاوەکان چی؟ یعنی ئەو حکوومەتە و دەسەڵاتات لەوە دەرچووەی چاکسازی و ڕێفۆرم و پینە و پەڕۆ و ئەم شتانە لەمە دەرچووە ڕاستێکی یعنی ئەم دەسەڵاتە چاک ناکرێت توانای چاکردنی نەماوە چکە هەندێک شتێ مەسەرەن خەلەلێکی بەسیتی تیا دروستە بێ کێشەیەکی تیا دروستە بێ گرفتێکی تیا دروستە بێ ئەتوانێت چاکێکی بەڵام ئەم دەسەڵاتە لەم دۆخە تێپەڕێت چونکە 29 ساڵە 30 ساڵە خەڵک داواکە داوای عەدالەتەکە داوای ئازادیەکە داوای مافەکانی خۆیەکە داوای پێداویستەکانی خۆیەکە بەسی سادەترین پێداویستەکانی ئەم خەڵکە دابین نەکراوە کە ئاوە کە کارەبایە کە خەستەخانەیە کە خوێندنە کە ڕێکا و بانە یعنی لەم 29 ساڵەدا نزیکەی 22,000 ژن یان کوژراوە یان ناچاری خۆکوشتن کراوە یعنی ئەمە کۆمەڵکوژیەکە ئەگەر هەڵەبجە 5,000 کەسە لەم 29 ساڵەدا 22,000 ژن یان کوژراوە یان ناچاری خۆکوشتن کراوە لە کاتێکدا یەک پیاو کوژ یەک ژن کوژ دادگایی نەکراوە ئێمە دۆخێکە تەنیا دۆخەکە مەسەلە پارە نییە مەسەلە گەندەڵی نییە یان دۆخێکە تەواوی کایەکانی ژیانی ئەم کۆمەلگایە لە پەلوپۆ کەوتووە زوڵم و ستەمێکی گەورە هەیە یعنی ئەم دەسەڵاتە توانای چاکردنەوەی نییە چاکیش ناکرێت ئەم حیزبانەی کە پێیان وایە بەشداریکردنیان لەو دەسەڵاتە حکوومەتەکە چاکەن خۆیان تێکەچن ئەو بینیمان یعنی ئەمە گۆڕان بوو بە ئێستا سێبەرێکی دەسەڵاتە حزبەکانی تر هەمویان سێبەرێکی دەسەڵاتن ینی خوێنێکی نوێیان داوە بە دەسەڵات هیچی تر ناکەن هەر کەس ئەمە ئەزانێ گۆڕانکاری ئەوە چییە گۆڕانکاری ئەوەیە کە ئەم دەسەڵاتە بگۆڕدرێت گۆڕانکاریێکی ڕیشەیی لە ناو کۆمەلگادا لە ناو تێکایی سیاسیدا ڕووبدا ئەمە چارەسەرێکەیە میکانیزمەکانی چۆن و چۆن نەبێ بە قەناعەتی من تاقە شتێکە بکرێت گەل خۆیت پێویست ناکە گەل چاوەڕێ هیچ فریاد ڕسێک بکە هیچ فریاد ڕسێک لە ئاسمانەوە لەملا لەولا نازانم هێزی دەوڵەتی فلان فیسال هیچ شتێک نییە تاقە شتێک کە بیکات گەل خۆیەتی گەل بەهێز و توانای خۆی جوتنەوەیەکی جەماوەری گەورە بەرفراوان دەست پێ بکرێت ئەو بزوتنەوەیە ئامانجی گۆڕانکاری سیاسی بێ لە هەموو کایەکاندا یعنی ئەم دۆخە ئیتر کۆمەلگای باشوور تحملی ناکە یعنی ئێستا لە دۆخێکدایە کە تۆ بێنە بەر چاوی خۆت تۆ نان نییە بیخۆی معاشش نییە کاریش نییە نابێ قسەش بکەیت نابێت چالاکیش بکەیت نابێت ڕێی خۆشت بڵێ یعنی ئەمە لە شوێ دنیاە شتووە هەیە لەبەرەوە مشکلەکە چییە خەڵە ئێستا دەسەڵات بیرکردنەوەیەکی وای هەیە دەلاگە من بڕۆم پێویستە هەموو ئەو دەستکەوتانێک کە گەلی کورد بەدەستی هێناوە لە باشووری کوردستانە لەگەڵ من بڕوە یعنی هەمووی لەگەڵ خۆیان وێران بکە هەمووی لەگەڵ خۆیان ببات لەبەرەوە پێویستە هەتا زووە کۆمەڵگا لەناو خۆیان خۆی بەڕێخستن بکە چکام هەمیشە بە دروش و بە شیعارات ناکرێت دەسەڵاتێک کە 29 ساڵە باشووری کوردستانی ڕەتاندۆتەوە زەوتی کردووە تاڵانەکات هەروە بە شیعارات و بە قسە بەین ناکرێت سێشت پێویستە بۆ ئەو دۆخە بۆی کە بگۆڕی یەک پێویست بە بەرنامەیەک بە فکرێک بە بەرنمەیەکێ بۆی کەم کۆمەلگایە لەسەری ڕابدانی ئەم دەسەڵاتە چییە ئەلتەرناتیفت چییە ئەلتەرناتیف چییە یەک ئەمە دوو پێویست بە ڕێخستنە ئەم ئیشە بەگەڕە لاوژەیی و بە هەڵەشەیی و بەهین نابێت پێویست بە ڕێخستنە ئەم کۆمەلگا دەبێت ڕێخستنەوەیە کە بێ پێشەوایەتی ئەم کۆمەلگایە بکات ڕێخستنی ناو خەڵک بکات لە هەموو شار لە هەموو شارۆچکەیەکدا خاوەن ڕێخستنی خۆی بێت چوارەم شت میکانیزمی سێم شت میکانیزمی ئەو کارە ئەو تێکۆشانە دیاری بکرێت یعنی کۆمەلگا لە ڕێگەی کۆمەڵێک چالاکی بینەوە هیچی نەکرد مەسەی پێ نەکرا خۆ پیشاندانی کرد ڕێپێوانی کرد چۆ پەرلەمان نازان چی کرد بەیاننامەی دەرخەزمان گرتنی کرد چی کرد هیچی نەبوو ئەم شتانە ئیتر کۆتایی پێهاتوە قۆناغەکە لەوە دەرچووەکە بە مانگرتن و بە خۆپیشاندانی سادە و مەسەلە مامۆستا بەتەنیا ئایکا مۆزەف بەتەنیا ئایکا نازان پێ بەتەنیا چالاکێکە ئەمانە ئەم چالاکانە هیچ کاریگەریەکی بنەڕەتیان بەسەر دۆخەکە نییە یعنی تەمەنی دەسەڵات درێژە بێتەوە لەبەرەوە پێویست دەکات گۆڕانکاریێکی ڕێشەیی لە باشووری کوردستانە ببێ من تەسەورش دەکەم ینی ئەوەی کە ئێستا ئەوەندەی کە ینی مرۆڤ دەیبینێ و جمجۆڵی کۆمەڵایەتیش هەیە و ئەگەری زۆرە دەوەیەکی جەماوەری بەرفراوان بکەوێتە ڕێ و گۆڕانکاری گەورەش ڕوو بدات ینی چونکە کۆمەلگا پڕ بووە
مەسەڵەن لە هەر کۆمەلگایەکدا ئێوازانن چینی هەژار هەیە، چینی ژێرەوەی هەژار هەیە، چینی دەوڵەمەند هەیە، چینێکی ناوەڕاست هەیە. لە هەر کۆمەلگایەکدا چینی ناوەڕاست کە پێ دەگوترێت بۆرژوازی بتویان هەر سناوێکتر واتە ئەو مۆزەف و مامۆستا و خەڵکی کە بڵێن مەعاشخۆرە، موچەدارە، دوکاندارە، ئەم شتانە. ئەم چینە زۆرترین پێکهاتەی کۆمەلگایە، چینی ناوەڕاست. ئێستا چینی ناوەڕاست لەگەڵ زەرمەندی یەکەمە لەم دۆخەدا. لەبەرەوە هەر کاتێک لە دۆخێکی کۆمەڵایەتیدا چینی ناوەڕاست دۆخی وەکو دۆخی چینی ژێردەستە بوو، چینی چەساوا بوو، چینی زەحمەتکێش و هەژار بوو، ئەم دۆخە گۆڕانکاری بەسەردادێ. ئێستا باشووری کوردستان لەم دۆخەدا لەو باوەڕدام کە گۆڕانکاری بەشەیش ئەنجام بدرێت. بەڵێ بەڕێز قادر دەگەڕمەوە بۆ لای بەڕێزت و دوایین پرسیارمە لە بەرەوەی ماوەی بەرنامەکەمان کۆتایی دێ. ئەویش ئەوەیە ئەو بەدیلانەی کە بەڕێز حەسەن باسی کردم سێ ڕێگایانە بەڕای بەڕێزت کۆمەڵگەی مەدەنی بە هەموو بەش و سێکتەرەکانیەوە جاڕاگەیاندن ڕێکخراوە، خەڵکی مەدەنیە، ڕۆژنبیرە، بە هەموو بەشەکانەوە دەتواندرێت چی بکە بۆ ئەوەی بەشداری بکە لەو گۆڕانکاریە ڕیشەیەی کە باسان کرد. ئەگەر بڵێن گۆڕانکاری ئەمە لە ناو گۆڕانکاری دەشین مناوڕۆ بیرم لە کردوگە بیری زیندانی ڕایەت و سەری ڕەش و ئاکری و دەباشان و ئەوانە بکەی ئێستا لە چێ و لەگەڵ ئەوەی کە خەڵکێک دەگیرێت چۆن مەسەڵەن من مامەندێک دەگیرێت دنیا خراتە دریس سەلیمێک دەژیرێت دنیا خراتە بێ لە کاتێکدا دەیان قەتل و عام دەکرێت دەیان حزب بارەگای دەسوستێنرا و تێکەدرا یان ئاسی و شیاری خەڵک من با نەڵێن هیچ گۆڕانکاری ئەوە نەبووە بە پێچەوانەوە یعنی میلەتی مە ئێستا کە تاڕادەیەشی زۆر وشیار بووتەوە و دەسەڵات پاشەکشی زۆر گەورەی پێکرایە ناتوان و کۆن تاوان بکە و شارێکی زۆر گەورەی لەسرە بەڵام خۆڕێخستنمان دەبێت خۆڕێخستن کە من دەڵێم لە با لە ئەوروپا بەلایکەم دابنیشین هەموو خەڵکانەی ناڕازین بە جورئەتەوە واز لەو ئوسلوبە دەبڵمڕالیە بێنین کە لە پشتەوە لەگەر دەسەڵات جۆرێک لە مغازەلە بکریان نەرم بین لە دەرەوەش جەماوەری خۆشمان هام دێن ئەوە خائینە کۆفرۆشە یان ئەو دەسەڵاتە ئەوەی تێدانیا بە ڕاشکاوانە مەسەسە پەکەکە هات بەرنامەیەکی زۆر ڕاشکاوانەی هەبوو لە بۆ خەڵکی کوردستان بۆ ێژگەشەی کرد هەموو هێزانەوە ئێمە پێویستمان بەوەیە ڕادیکالانە بڵێن دروشتی ڕوخانی ئەو حکوومەتەی هەرێم بەرزکەنەوەمانەوە نییە تو دەسەڵاتشی داشکردنی حکوومەتی بەدیری کوردی دروست دەکەی ئەو حکوومەتە ئەو دوو حیزبە ئەو چەند بنەماڵە سیاسیە گەورە و لە خوارەوەشکەم بڵێن کۆمەڵێک بنەماڵە لەسەرەوە هەن بە زەوانکی خوارش هەم کۆمەڵێک بنەماڵ بچوشترن دەبێ بڕوخێنری تەواو 30 ساڵ ئەزمونێکی زۆرە بیر لە حکوومەتش بەدیری کەی کوردی بکرێتین بە هاوبەشی هەموو لایەک ئەوەش پێویستی بە استراتیژە بەدانیشتنا کەرەسەکە هەیە ڕێخستنەکە نییە ڕێخستنەکە نییە من هیچ کات گلەی نابی لەگەڵ بکرێت بەو دەرەجەیە من پێم هەر لە ڕاپەڕین ناڕەزایەتەکان باکاتی زۆر نەگەم نظام دانیشتە تا دەگاتە هەڵبژاردن خەڵک چی بۆ گۆڕان نەکرد خەڵک چی بۆ یەکێتی نەکرد خەڵک چی بۆ حزبەکان نەکرد یا بەس حزبەکان دوای ئەو واز لە میلەت دێت بۆیە تەنیا ئەوەیە جورئەتمان هەبێت ئەوەی لە پشتەوە باسەکەین ئەوەی خەڵک کان دەدەین ئەندام هەواداری بیخەینە سەر ئەوە استراتیژیش ڕادیکالانە لەگەڵ دەسەڵاتە پەیڕەو بکرێت زۆر سوپاس زۆر سپاس بۆ هەردوو میوانی بەڕێز قادر نادر چارەکی بواری مافی مرۆ بۆ بەڕێز حەسەن جەدی میسەر لەگەڵمان ئامادە بوون سپاس بۆ زانیاریەکانتان بە هیوای ڕۆژێک بینەرانی هێژانە لەوە هاتوونە کۆتایی بەرنامەکەمان سپاس بۆی بینەران کە لەگەڵمانمانەوە تا کۆتایی تا بەرنامەی تا کاتێکی تر هەموو کاتێک هەر شاد و سەرکەوتوو بن